لا تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە گرنگی ڕوبەری سەوزایی دەکەین لەو شوێنانی کە شوێنی نیشتە جێبوون یاخود لە نێو باڵەخانە و کاتێک کە خانوویەکیش دروست دەکەین تا چەند گرنگی بە ڕوبەری سەوزایی بدەین. گفتوگۆ زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک سالار سەلام ئەندازیار کاک سەلار زۆر بەخێر بێن. ئەسەرە جاران ئەگەر خانوویەکیان دروست بکرد ینی بەشێکی زۆری خانووەکە سەوزایی بووە حەوشەیەکی زۆری تێدا بوو. ئەمە زۆر کەم بەدی دەکرێت ئەم گۆڕانکاری بۆچی ئەگەڕێتەوە؟ خۆی بە ڕێژەی سەرەکی ینی زیادبوونی با بڵێن ژمارەی دانیشتوان و ژمارەی خێزانەکان و گەورەبوونی ئەو ینی با بڵێن خێزان تەسیرێکی گەورەی هەیە لەسەر کەمبوونەوەی ئەم ڕووبەرانە. با بڵێن جاران خانوویەکە بوو 400 مەتر بوو، خێزانێکی تیان نیشتە جێبوون لە دوای گەورەبوونی با بڵێن مناڵەکانی و ینی دروستبوونی خێزانی دووەمی مناڵەکانیان ئەم ڕووبەرانە بچووک بوونەتەوە بۆی کە وەکو سەکەن وەکو شوێنی نیشتە جێبوون، بۆیە تەسیری تەواوی کردوتە سەر موزۆی سەوزاییەکە و ئەم تەسیرە بە تەنها کەمبوونەوەی سەوزاییەکە نییە. تۆ کاتێک لە ئێریایەکی بچووکای لە ڕووبەرێکی بچووکای مەساحەیەکی کەمتر لە کۆنکرێت با بڵێن کردوتە بە کۆنکرێت بۆیە کەمتر گەرمی ئەو کۆنکرێتە تۆییتەوە بۆ ژینگە و کاتەیە ئەم خانووەکەی بە چەند قات و ڕووبەرەکەی زیاکە لە سەوزایەکە کەمکەیتەوە ڕووبەری ئەو کۆنکرێتە زیاکەی کە ڕووبەری کۆنکرێتە زیاکرد ینی 1 مەتر مکعب کۆنکرێت تقریباً 2 تەن و 400 کیلۆیە، یعنی لە هاوینانە 2 تەن و 400 کیلۆ بۆ هەر مەتر سێجایەک گەرمی وەرەگرێ و ئەم گەرمی ئەیاتەوە. یعنی بۆیە تەسیری تەواوی هەیە لەسەر گەرمبوونی جەو و ئەو کە تۆش تەریبی ئەمە بێی سەوزایەکە کەم بکەیتەوە تعویزی ئەوە بۆ ناکرێتەوە. واتە ئێمە دوونەوە جیازەکەمان 50 ئەو کاتە نابێتە 50 بێتە 40/60 لە سەر حسابەکەی تیژ هەموو ئەو سترەکچەرانەی کە لەیشی با بڵێن مەدەنیە بەکارێ شارستانیە وەکو بینا ئەو شتانە هەمویان کوتلەی کۆنکرێت و ئاسن و ئەمانن. هەموو ئەمانە وەگوتمان ڕێژەیەکی زۆر گەرمی ئەبسۆر بەکە هەڵەمژێ و ئەم گەرمی ئاياتەوە. ئەگەر تۆ ڕێژەی باڵانسێک نەبێت لە بینی ڕێژەی سەوزایی لەگەڵ ئەم سترەکچەرە ئاسنە کۆنکرێتی کە هین بووە بۆیە تەسیرەکان لەسەر بەرزبوونەوەی ساڵ بۆ ساڵی پلەی گەرمی بۆنمە ئەوە تاوی کە حاڵتەی کە گلۆبال وارمینگەوەی کە گەرمبوونی جیهان زیادبوونی ژمارەی دانیشتوانە بە دەرەجە یەک تەسیری لەسەر ئەمە هەیە. ینی ژمارەی دانیشتوانستان نزیک بۆ تەواو تقریبا 8 میلیار ئینسان هەیە، بەڵێ 8 میلیاری تێبەر ئەمانە هەمووی تەسیریە. بۆیە هەر ژمارەی دانیشتوان هەر ژماری دانیشتوان زیاکە یەکی نیشتە جێبوون زیاکە، یەکەی نیشتە جێبوون زیاکە کوتلەی کۆنکرێت و وەگوتم ئەو هەموو شتانی کە لە مەسایلی ئیشی نیشتە جێبوون و باڵەخانەکانە ئەمانە لە هاوتەریب لەگەڵ یا زیاکە. بۆیە کۆنکرێتێکی چڕ و ئاسن و بلۆکێکی چڕێتە ناو شارەکانەوە. یعنی لە جاران لە سلێمانیا بەم شێوە با بڵێن گەڕەکەەکانی شاری سلێمانی ئەگەر تۆ سەی جاران ئیبراهیم پاشا توی مەلیکە کردبێ خانووەکان زۆربیان 400 مەتر بوون، یەک عایلەی بچووکی تیا بوو. ئێستا هەموو ئەم خانووانە بوون بە 2-3 بەش و هەموو کاکسەرا گرفتەکە لێرەیە. ینی خۆی لە کۆتاییە بێەوە دامەزراوە میریەکان ڕێگە بەوە نەدەن لە 100 مەترا خانوو دروست بکرێ چکە تۆ 100 مەتر چی لێکەی بە شێوە نایێنێتەوە مەسەن تۆزە چیمەن و حوشەیەک لە بەردەم تابێ دوو نەمام و دوو درەختی تیاابێ. ینی گرفتەکە نازانم تۆزەکەی جەنابەت تەواوە، بەڵام ئەم شتە پێویستی بە ڕێخستنەوەیەکەیە چونکە هەموو کەسێکە و ئیمکانەتی نییە. با بڵێ تۆ لەم لاکەی ڕێگرەبی لە خانووی سەمەتری ئەبێ چارەسەریشێ بۆ ئەم حاڵتە دۆزی بێتەوە. ئۆکەی بۆ من تۆ ئەڵەی لە 150 مەتر کەمتر نابێت، ئەبێ دەسەڵات و حکومەت ئەبێ یارمەتی دەربێ لەمەیە، ئەبێ یارمەتی دەربێت لەوەی کە کەسێک کە توانای نییە ئەرزێکی با بڵێن 150 مەتری بکڕێ هەر تواناکەی لە ئەرزێکی سەمەتریە ئەبێت پێی بۆ نمونە لە ڕووی مادیەوە لە ڕووی عقاراتەوەی کەس جاران هەبووە یارمەتی بدرێ بۆی کە ئەو بۆشایی بۆ پڕکەیتەوە. ڕاستە زۆر باشە لە دەستپێکی دروستکردنی خانوودا ینی کاتێک کە کەسێک خانوو دروست دەکرا تا چەند گرنگە کە ئەو ڕێژەیە بۆ دیاری بکات، ینی بەشێکی بک بە سەوزایی. زۆر جار وەکو خۆت ئاماژەش پێ کرد کاتێک کە خانوو دروستەکەین لە وڵاتی ئێمەدا بەپێی ژمارەی ئەندامانی خێزانەکە زیاتر و ئاکەین کە ئەم خانوو دروست بکرد. دەکرێت دیزاینێک و خەریتێکی وا جواندا بڕێژێت کە ڕێژەی سەوزاییشی تێدا بێت و
خانوویەکی جوانیش دروست بکرێت بەتاکید خۆی پرۆسەکە چۆنە ینی پێویستە بەم شکڵە بێ یاین بەداخەوە ئەوەی کە ئێسا گوزارێتەوەی کە هینە مەگەر لە تۆزێ لەیەکە نیشتە جێبوونەکانە هەنەجار لە ڕووی دیکۆریشن و لە ڕووی ڕوخساری بیناکانەوە تۆزێ یونیتی و ڕێخستنەوە هەبێت ئەگینا لە خانوەکانی کۆڵان و گەڕەکان ئەگەر سەیری کردبێ جارێ لە ڕووی ڕنگ و هینەوە زۆر تێکەڵ و پێکەڵێکی زۆر هەیە لە ڕووی ئەوەی جەنابیشتەڵێ پێویستە پرۆسەکە بە شێوەیە بێ لەلایەن بۆ بڵێن نووسنگەیەکی ئەندازیاریەوە ئەم نەخشەیە ئێستا بەو شێوەیە بەڵام جێبەجێکردنەکەی مهمترە لە نەخشەکە یعنی نەخشەکە خۆی لە بیدایەتە هەموو شتێکە بەڵام لە دواییە پێویستە بەو شێوەی کە ڕەزامەندی لەسەر درێت جێبەجێ بکرێ با بڵێن ڕێژەی سەوزایی لە ناو بینایە پێویستە لە 125 بێ ینی بۆ بینایەکی نیشتەمیان لە 120 بێ پێویستە ئەم ڕوبەری سەوزایە دوایی جێبەجێیکە نەبێ بە شوێنی گەراجی سیارە نەبێ بە شوێنێکی تر لە نەخشە دیاری کردووە بەداخۆکەیەتە سەر جێبەجێکردن ئەسڵەن نەسەوزایی ماوە و نەهین ماوە یانی تەسەورەکەی ماڵ هەیە ڕقی لە دارەکەی بەردەمێتی لە بەروی گەڵاکەی هەڵەوەرێ لە کاتێکە هەموو جوانی دار بە پاییزەوە دیارە بە بەهارەوە دیارە بە ڕەنگی گەڵای کە لە پاییزە گەڵاکەیەوە ئەمیش هەر خۆی لە خۆیان جوانیەکی هەیە کەچی ینی لەگەر ڕێزمە خانوانی ئێسا بەس دەبەر کاتی گەڵاوەرینەکەیەت ئەمدارە لە بنابڕێتەوە لایە بایان هەر لە بیدایەتە چ با بڵێن پیاوەکە چه خانمەکە حەزیان لەوە نیە سەوزایی لە بەردەم بیناکە هەبێ لە کاتێکە خۆتان نەزان سەوزایی ژیان ینی کاکسالا گرفتێکی تری یان هەر هەماژەت بە خاڵە جەوهریەکە کرد خەریتەیەک پێشنیارێکرێ و بەڵام دوایی جێبەجێ ناکرێت ینی جوان نەبێ ڕەنگە بڵێم فێڵ بەڵام توان بڵێم بەلا ڕێدابردنێکی تر هەیە بە تایبەت لە پرۆژەی نیشتە جێبوونەکانە با بڵێم 500 متر مڕەبع دانراوە لە مەقتەعەیەک بکرێ بە سەوزایی کە ئەمە گەر بە پێ ئەندازیارێک نەمامی تیابچێنێ با بڵێن شوێنی ڕەنگە 200 نەمام بکرێ بەڵام 50 نەمامی تایە ینی 6 متر ڕێیەک داریان ناشتووە ئەمە دیسانەوە خەسارکردنی ئەو دەرفەتە نیە یان دیسان زوڵمکردنیە لە خۆمان و لە ژینگەی وڵاتەکەمان بەتەکیت خۆی لێرە دوو خاڵ هەیە پێویستە ڕەچاو کرێ یەکەمیان ئەو ڕوبەرە سەوزایی کە لە پرۆژێکی نیشتەجێبوونە دیارەکرێت لە ڕووی وەبەرهێن با بڵێن لە ڕێی دایری وەبەرهێنانەوە دەستێ وەبەرهێنانەوە پێویستەوە خۆی جێبەجێکری ینی با بڵێن تۆ شوێنێکت هەیە بۆ پرۆژێکی نیشتەجێبوون بڕیارە ئەم شوێنەکە ڕێکلامێکی بۆکەی لە تەلەڤیزۆنە باسیەکەی ئەڵەی ڕێژەی لە ساسی کۆی گشتی ئەم شوێنە سەوزاییە پێویستم لە ساسیە و لە واقعا دوایی هەبێ چونکە دوایی دانیشتوانی ئەم شوێنە باجیەوەیە ینی لەگەڵ ڕێزماکەواتە تۆ ڕاستی نەکردو لەگەڵ دانیشتوانی ئەوەی کە هاتۆ شوقەیەکی کڕیوە یاخود وێلایەکی کڕیویان لەو شێوەیە لە ڕووی مۆسافاتی دار و ئەو شتانی کە جەناب باسی کرد طبعاً مەوزوعی سەوزایی کۆی گشتی ئەندازیارەکانی تیا بەکارێت لە ڕووی ئەندازیاری مەدەنی لە ڕووی ئەندازیاری تەلارسازی لە ڕووی ئەندازیاری میکانیک و ئاودێری لە ڕووی ئەندازیاری کارەبا و کوشتتوکاڵیش هەموو ئەمانی تایە بۆ بڵێن لە ڕووی معماریەکەی و لانسکیپە ئەو دیزاینەیە کە لە بیدایە تاکرێ و بۆ شوێنی ئیمارەکە شوێنی سەوزاییەکە لە ڕووی ئەندازیاری شارستانی و بریتە لەو مەمشا و شوێنی ڕاڕە و کورسی و شتانی کە دائەندرێ و لە ڕووی میکانیک و ئاودێریەکەشەوە بریتە لەو سیستەمە ئاودیریە پێشکەوتوی کە پێویستە بۆ هەموو باخچەیەکە بێت و بۆی هیچ ئاوێ بە فێڕۆنەڕوا چونکە تباویەوە نەماوە بەڕاستی لەگەر ڕێزمان بە سۆندەیەک ئاو بدرێ ئەوە نەما ینی خۆتان نەزان چ کارە ساتێکی ئاو بەڕێوەیە لە ڕووی ئەندازیاری کوشتتوکاڵیەوە پێویستە ئەو ئەندازیارە کوشتتوکاڵیە جۆری نەمامەکان و گونجانی بۆ BAێرە و مەسافەی بینیەوەی کە باسێ کرد ینی بینی دارێ بۆ دارێ ئەگەر نزیکیش بێ هەر نابێت ینی با بڵێن ستاندەراتی خۆی هەیە و جۆری نەمامەکەی چی گونجاو بۆ ئێرە چۆری و چیمەنەی کە بۆ ئێرا بێت جۆری و گوڵی کە بۆ ئەم وڵاتە بێ نەک بۆ نمونە وەکو مختبەر تێسکرێەوە جۆرە نەمامهینێکی بۆ بهێنرێ بۆی ئۆردەرکرێت و یانی لە دەروی وڵات و دوای وشک بێت ئەبێ ئەو شتانە بێت کە لەگەڵبی ئەو جەوی ئێرا گونجێت لە ڕووی کارەباییشەوە ئەو ئینارە و شتە جوانەیە گڵۆپشتانەیە کە ئەدرێ بە لانسکیپ و بە سەوزاییەکە باسمان لە دەرەوە کرد کە ڕێژەی سەوزایی ئایا دەکرێت لە ناوی خانووشە بەشێک شوێنێکمان هەبێت سەوزایی بێت بەتایکیت خۆی بە شتێکەیە زۆر زەڕورە ئێستا دنیای سەیڤین ئینێرجیە ینی پاراستنی وزە ئەسڵی ئەم بابەتە لە کوێوە هاتووە با بڵێن تۆ ئێستا زۆربەی بیناکان
بەداخەوە کارەساتی غازی کە لەم ماوەیە ڕوویا لەبەرەوەی بۆ گەرمکردنەوە با بڵێن ئەم خێزانە ئەم شتیان کردووە بەڵام لە بیدایە تاگە تۆ ئینسولیشنێک و عەزلێکی باش بەکاربێنی لە بیناکەتا و لە سەقفەکەتا ئەوە پاراستنی ئەو گەرمی و ساردیەکەی لە ناو بیناکەدا لەم مەوزوعەیە لە وڵاتانی پێشکەوتوو سەوزایی هاتۆتە ناوە بۆ مەسە سەقفەکان کراون بە سەوزایی ئەم سەوزایە تەسیری هەیە لەسەر ئەو ئینسولیشنی باسیەکەین تەسیریە لەسەر و تیشکی خۆر یەکی زۆر لە سەقفەوە وەرنەژیرێ بۆ ناو بیناکەت سەرمایەکی زۆری بەفربارینی زستان نەیە بۆ ناوژوورەکەت و بە هەمان شێوە بۆ واجهەی هەنێ شوێنێ هەیە گرینگوۆڵە جگەل لەوەی کە تۆ ئەمە سێحەتی تۆیە ینی هەناسەدانە لەگەڵ ینی بۆ ئەو مۆزوعە ئەوەی کاڵێ هێڵتی کەیرە ینی با بڵێن پاراستنی تەندروستیە و ئینسانەیە لەوێ دیمەنێکی جوانیشی هەیە و جگەلەوەی کە باسم کرد لە ڕووی سادی گەرمیشەوە عەزلێکی باشە بۆەکە بۆیە ینی زەڕورە تۆ بەرەو ئەوە بڕۆی ینی وڵاتێکی وەکو ئەگە سەیران کردوێ سەنگافورە ینی کۆی گشتی باڵەخانە و دیوار و سەقف و هەمووی سەوزای لە کاتێکە خۆی وڵاتەکە خۆی لە ناو سەوزاییە ئەوان لە ناو وڵاتێکی سەوزایە چەند بە سەوزاییان چ جای ئێمە لە شوێنێکی زۆر وشک و برن کە پێویستە زۆر زیاتر ئێتیمامی ببین. کاکسەلە ینی کاتێک هەمڵین سەوزایی واتە ژنگەکەمان سەوزکەین بۆ کۆمەڵێک دار و درەخت بەس بەڕاستی من سەر دەرناکەم یان ئەمە چه حیکمەتێکی تایە کۆمەڵێک نەمام هەیە کۆمەڵێک جۆری درەخت هەیە کە هیچ ڕسوم هیچ شکڵ و شێوەی و تایبەتمەندی لەگەڵ ئاو و خاک و هەوای کوردستان یان بەلایانی کەم و لەگەڵ ئەو شاری بنەونە سلێمانی بێنینەوە ناگونجێ جۆرێک لە درەختمان هەیە هەر تابەتەوەی شکلی دارخورما نازانم ناوەکەیان هەر دارخورمای واشنگتۆنی ئەمە چی ینی بەڕاستی بۆ کۆنتترۆل ناگرێت ڕەنگە نرخیشی سێقاتی وی بەیانی هەر بە یەک نرخی بڕات هەبێ بە نرخی یەک واشنگتۆنی پێڵێن بە نرخی یەک واشنگتۆن من ڕەنگە بتوانم 100 دارتووی جوان کە لەگەڵ ئاو هەوای ئێرە گونجێت تەنها چەند ساڵێکی کەم ئاویەوە ئیتی دوای خۆی بگرێ بەرەکەشی باشە باڵندەی خوا خەڵگەی خوا هەنی بۆ ئەمە ئەم بەڕاستی هێشتا کللتوری ژینگە دۆستیەمان نییە نایزانی خۆمان گێلێکین مۆزوع چییە؟ خۆی ئەگەر بتەوێ ینی با بڵێن ئەم شتە زۆر ڕێکخراوتر بواە پێویست بوو سنتەرێکی توێژینەوەی لە ناو زانکۆی سلێمانیا بۆ مۆزوعی ئەو شتە هەبێ ینی با بڵێن لیستێک هەبێت لە جۆری گونجاوی ئەو دار و ویشتانای کە بۆ سلێمانیە بێ بۆمە بۆ هەولێرە بێ بۆ دووەگە بێ باوەڕکە ینی دار هەیە بۆ من لە کەلار ئەژی بەڵام لە سلێمانیا ناژی چونکە هەر لە ناو هەرێمی کوردستان هەر لە ناو سلێمانیا بەشی خوارەوەی سلێمانی لەگەڵ بەشی سەرەوەی سلێمانیا فەرقی هەیە مۆزۆی ئەو داری کە باسی کرد ئەگەر لە مۆزۆی شتی حکومیە بێ تەواوە توانێت مۆزۆع کۆنتترۆلکە بەڵام لە مۆزۆعی پرایڤەت و ئەهلیە مانی با بڵێن تۆ ناتوانانی بە کابرای بڵێ زۆر جار ئێستا مشکلەکە ڕێک لە حکومیەکانایە بۆ منە شەقامە گشتیەکان بەو دارانە ئەڕازێنرەوە پرۆژە نیشتەجێبوونەکان خەریتەکەی دراوە نوعی دارەکە پێشنیار کراوە هەرەوە قبول کراوە ینی بە پێچوانە پێوانێ هیچ کەسێک خۆی ئەوەی کرد بێ هەمووی با بڵێن خۆشبەختانە وشیارترن قسەکەی جەنابێ ڕاستە بەڵام ئەوەی من ئاگادارم لە نزیکەوە ئێستا هەنگاوەکە بەرەوە ئەو ئاراستەیە ئەگە سەیەکی بێسە داری تو زیاترە ڕوێنێ لە چاو ساڵانی ترە چەند ساڵێکە وردە داری تو و بەڕێوەراتی باخچەکان کۆمەڵی دار ئەڕوێنێ کە گونجاو ینی لە ڕووی سنەوبەر و لەوانەوە لەم چەند ساڵی دو ساڵی بەڵێ زۆربەی زۆری ئەو دارانە ئەڕوێنێ کە بەرگری باوڵێن ئەم پلەی گەرمی و ساردی ئێراکە یعنی ئەوە مای خۆشحاڵیە کە بەرەو ئەوە بڕۆی ئیتروازە هەنێ دار و جۆری داربێنی کە بۆ ئێرە ناوجە شەڕی لەگەڵاکەی بە زۆر ئەتوێ لەگەڵ ئێرابی گونجێنی نەی ئەمە ئەوە هەوایە نە لەگەڵ کللتوری ئێرەشا جۆری دارەکە گونجێ ینی تو لەوەتی کوردستان و این هەیە دوو داری لێ نەبڕاوە داری بە ڕووداری تو ینی هەر سروشتی کوردستان کە سیرەکەی بەم دوو داران ئاسێتەوە شاخەکانی بریتە لە داری بەڕوو شارەکانیشی هەر بریتیوە لە داری تو بەس خۆ بە خۆشحاڵیەوە ئێستا من ئەیبینم لە زۆر شوێنایی بینم کە ئەو دارانە ئاڕێنرێ پێدوانێک کاکسەلار پێمە بێ ساڵانی ڕابردوو هەبوو یاخود بە نرخێکی زۆر کەم بوو حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان هەنێک ڕێکخراوی ژینگەیش ئەمە دەکەن کە بە خۆڕایی نەمام دابش دەکەن بەسەر هاوڵاتیان ناکێبێ دابشی دەکەن ئەمە تا چەند کاریگەری دەبێت لەوەی کە سەوزایەکی زۆر لە شوێنی شتەجێبوونەکانە لە شوێنە گشتیەکاندا بوونی هەبێت بۆی کە پارێکی پێنایە کابرا لاانە حەزی بەوە بێت. ڕاستە من بەوردی ئەو ئاگام لەو مەوزوعەیە
لە سلێمانی شەتڵگەی سەچنار هەیە و لە هەڵەبجەش شەتڵگەیەک لە سیروان ساڵان کە بەبێ بەرامبەر ئەدرا بە خەڵک بەداخەوە ینی جۆری بیرکردنەوەی خەڵکی ئێمە شتێک کە بێ بەرامبەر بێ قەتری نازانێ ینی بەداخەوە ئەم کللتورە هەرماوە تا ئێستا بۆیە هاتن پارێکی کەمیان لەسەردانە بۆن مندارێکیان شەتڵێکیان کردووە بە 1950 دینار بە 1000 دینار ینی ئەمە بۆ هیچ ماڵێک بۆ هیچ کەسێک پارێکی وان نییە دەسیر کاتە سەرینی ئەگەر با بڵێ من حەزم لە ژینگە بێ ئەگەر شەتڵ لەو ینی لەو نەمام لەوانە بکڕم 10,000 ئەو تەسیرەی نییە لە سەرینم لە مستەقبەلا سەوزایەکی زە بۆیە کە بێ بەرامبەر یاننا بێباک و لەوەی وشکە بێ ڕۆژ ئیتری وەرەگرتەوە چی لێ نەبێ بەڵام ئێستا کە بڕێپاری کەمەیە هەم دەحمێکە بۆ ینی پاڵپشتێکە بۆ ئەو ستافەی کە لەویایە بۆ حکومەت و بۆ ئەمە هەم کابراکە زیاتر قەدریەگرێ لەو مۆزوعە. کاک سالار بابەتی بێنەوە یەک باڵەخانە یان یەک خانوو گریمان حوشەی نییە گۆڕەپانێکی لە بەردەمانی ئەمانە زۆر جارێمە کە نەمامێکی زیینە یان بۆ جوانی لە ماڵەوە گوڵێک شتێکمانەیە پێمان وایە ئەمە بۆ جوانی ئەگەر بەڕاستی هەموو ماڵێک مەسەن دوو لەخ لەو نەمامەی لێبێ لە کۆتایە شارێکە گەر ملیۆنێک ماڵ بێ کاتە 2 ملیۆن یان 4 ملیۆن مەسەن نەمام کە لە ناو ماڵەکانە هەیە ئەمە هەر بەڕاستی تەسیر ناکات لە ژینگەی وڵات لە ژینگەی خانووەکە بەگشتیان ئێمە پێمان وایە هەر نەخێت جوانی و ئەمەی سوودێکی نابێت بەدڵنیایی ئێستا وەک گوتم بەرنمەیەک من لە بەوردی ئاگام لێ لەلایەن سەرۆکاتی شارەوانی سلێمانی و لەگەڵ بە ڕێبەرایەتی باخچەکانە پێویستە سەرجەم باڵەخانە بازرگانیەکان نەمان بڕێنن لە بەردەم بیناکانیانە یعنی با بڵێن ئیجازەیە کە چێتە بەڕێبەرایەتی باخچەکان مۆڵەت وەرناگرێ بۆ ئەو بینایە بۆکردنەوەی هەتاکو نەمامەکانی نەڕێنێ لە بەردەمێ ئەمە لە چەند ساڵی داهاتووە ئیشەڵا نەتیجەی دیارە بێ وە ینی بەرنمەکە وایە گشتگیر کرێ بۆ هەموو ئەوانەشی کە باڵەخانانەی کە نەیان ڕواندووە ئەگەر ئێستا ئەو حملەیە بە چڕتر و بە ورتر دەست پێ بکرێ ینی با بڵێن چۆن لایانی تەجاوزات ئەگەر کەسێک لە بەردەم بیناکات شتێکی هێنابێتە سەر شۆسەکەی غرامە بکرێ ئەگەر هەمان بینا باوەڕکە پارێک لە ڕووی پارەوە مۆزوعێکی وانە ینی کولفێکی وانە چواردار بۆ ساحە باڵەخانەیەک لە بەردەم بیناکە بڕوێنێ خۆی خزمەتیکە ینی لۆدەکە بە کوردەکەی ئەو لۆد و زەختەی کە ئەکەوێتە سەر حکوومەت تەوزیعبێت کە ئەچێتە سەر هاوڵاتی لۆدێکی کەمی لەسرە چواردار لە بەردەم بیناکەما خزمەتکردن هینی هەم خۆشە بۆ خۆم هەم دوایی نەتیجێکی باشیشیە بەداخەوە هەنێک لە ینی ساحەبی بینە بازرگانیەکان ئەڵێ باواجی هەم نەگیرێ و با نازام چیم نەبێت لە کاتێکە دنیای ئەسا بۆ بەدی دنیای سوۆسیال میدیا تۆ شوێنێکە هەیە ئەڵێ ئینوانەکەم فڵان شوێنە ئیتر باوی ئەوە نەماوە بە هینێکە و قتع بخوێنیتەوە و سەیری ئەمە بکەیت و تاکۆم شوێنە دۆزیتەوە ینی هەموو شوێنێ بۆ بە لۆکیشنی هەیە و شوێنی هەیە و بە ئاسانیە دۆزێتەوە بۆیە تاواکارم ئەوانی ساحەبی بینا بازرگانیەکان وازدەم بیکردنەوە بێنن کە دارەکە بەردەم بیناکانەگە زۆربیان دەزەکەم بە هەڵباچینی وێرانکردنی درەخت و نەمامەکان ئەوەش یەکێکە لەو دیاردانەی کە ئێستا بڵاو زۆر ڕاستە کاک سەرە لە کوی و بابەتی کە باسمان کرد پێم وابێت هۆشیاری تاک زۆر گرنگە بۆ ئەمە چ کاتێک خانوویەکی خۆی دروستەکە چ لە پرۆژەیەکە کە شوقەیەکی کڕیوە قوبوڵی نەکات کە ڕێژەی سەوزایەکەی کەم بێت بێتە دەنگ لەسەرەوە تا چەند گرنگە لەم نێوەندەدا هۆشیاری تاک بوونی هەبێ بەدڵنیایی خۆی وەکەوەی لە بیدایەتی شاباسم کرد با بڵێن تۆ کە من ئەڕۆمە پرۆژەیەکی نیشتە جێبوون شوقەیەکە کڕم با بڵێم یان خانوویەکەکڕم لە بیدایەتە سەی سایت پلانەکە ئەکەم ڕێژێکی سەوزایی باشدانراوە ئەڵێ ئەم پرۆژەیە لە ساسیە دواتر ئەم ڕێژەیە کەم بێتەوە پێویستە کۆدەنگیە کەوێ لە ناوان دانیشتوانی ئەوە بۆی لایانی پەیوەندیداری لێ ئاگادارکاتەوە چونکە من بۆیە ئەڕۆمە پرۆژێکی نیشتە جێبوون بۆیە داوای ئەوەکەم بۆی سوودمەند بوون لەم ڕێژە سەوزایی کە لەو پرۆژیادانراوە نەک دوایی بۆمە ئەم لە ساسیە بێ بە لە سا 15 لە سادە و نەتیجە دانیشتوانی ئەو شوێنە باجیە ڕاستە بە کۆی گشتی ژینکەکە باجەیە بەڵام بە تایبەتی دانیشتوانی ئەو شوێنە باجەیە زۆر باشە کاک سەلار باسی قسە و گفتوگۆ لەسەر ئەم بابەتانە زۆر هەڵەگرێ بەڵام نازانم دانیار کاتمان ماوە من پرسیار باشە بەڕاستی ئەزمونێکی زۆر بەسیت من لە یەکێک لە شارە گەورەکانی وڵاتی ئێران لە شاری تاران نەمامی زۆری لێیە بە تایبەت سپیدار و داری پڵگۆمانە هەمووی کاک سەلار ڕقەمێکیان پێوە بوو مثلەن ئەوەندە کۆڵانی فلان کەس لە ڕقم یەک تا ئەوەنە زۆر جاریش ئەم ڕقەمانە بکرابوونە ماڵ لەسەر بوونە لە کۆڵانەکەمەیە 100 داریتیایە ڕقم 57 و 50 عیدی منە لە بەردەم ماڵەکەی منایە بە مەسئولیەتەکەی لەسەر شانی منە
حکوومەتیش لە هەنێک حاڵەتە لەبەر پارێزگاریکردن لەو دارانە سەرفە نەزەری لە کۆمەڵێک باج یاخود لە هەنێ شار داشکانی بۆ کردو ئەمانە یعنی هەستەکەم شتێکی زۆر سادەیە ئەگەر لایانی پەیوەندیدار بیەوێ دەتوانێت لە ماوەی مەسەن چەند ساڵێک 5 ساڵایت نەتیجەی ئەو ئیشەی کە کردوێتی هەموو شار سەوز بێ ینی عیلمەکە کەشف بووە ینی ناتوانانی سوود لەمە وەربگرین هەچ هەنگاوی باش ناوە خۆشبەختان توانین بڵێن هەرێمی کوردستان بەگشتی زۆر سەوزە ئێستا بەڵام پێویستمان بە زیاترە وەک ئەوەی کە بەجەناتم باس کردەوە من بەوردی ئاگەم لەو بەرنمەیە کە لە لایەن سەرۆکاتی شارەوانی و بەڕێبەراتی باخچەکانەوە بۆ ئەو مۆزۆی لە بیدایەتە شەقامە سەرەکیەکان زۆر ضرورە چونکە زۆرترین ڕێژەی سیارەوە هاتوو چۆوانە لەسەر شەقامە گشتیەکانە و بەڕاستی جوانی بە دەرەجە یەکانی با بڵێن ئەگەر هینکەی لە شەقامە گشتیەکانایە ئەو حملە و ئەو هینەی کە ئێستا کرا و دەستی پێکردو من ئاگادارم لە ینی تر بووە بە مەرج ئەگەر وردە وردەش کە شەقامی من بە شەقامی گشتیا ڕۆیشتم سێب هەستم بە سێبەر کرد کە چاوەڕێی تەکسیەکەم کرد و بە پیادە ڕۆیشتم بەسەر شۆسەیەکە و لە هاوینێکی گەرمە لە ژێر سێبەری دارێکە وەسام تاک و تەکسیەکات کە ئەو شعورم لەلا دروست بوو منی ژەو کاتە لە بەردەم ماڵەکە ماماکەم یعنی با بڵێن شتەکە کلتورەکە دروستە بێ بەڵێ ینی زۆر جار ئەو دارانەی بەداخۆ لە هەنێ شوێنە لەسەر شۆسەکانە لە کۆنا ڕێنراون داری سێبەر نەبوون یعنی سنەوبەرێکی باڵا کورتی بچووک لە بەردەم بینایەکە ڕێنراوە هیچ سوودێکی نییە بەو شێوەی کامانوێ من وەگوتم ئەگەر من لەو شوێنەیە بوەسم چاوەڕێی پاسێ بکەم چاوەڕێی تەکسیە بکەم لە هاوینە خۆت هەنەزان چەند گەرمە چی لێ بەڵام ئەگەردارێکە بێ بۆ ئەو لەحزێ یان ئەو سیارانەی ئەو ئۆتۆمبیلانی کە ئەبینی لە هاوینانە هەمووی بەدووە شوێنێکی سێبەر ئاگەڕێ بەس بۆی سیارەکەین بێ بەداخەوە هەندێ جار هەمان شەخص کە بەدووە ئەو سێبەراگەڕێ پێی بڵێ دارێ بڕێنە نایڕێنێ ینی پێویستە ئەو کلتورە دروست بێ لە ناومانە شتێکی بەسیتی هەیە بۆ زیاتر سەوز بوون پێما بێت ئەو جۆرە درختەیە ماوەستا شەنتۆرانی زیاتر باشتر بزانێ کە هەڵەسێ بە خانوەکەی و سەوزایەکی زۆر بڵاوکاتەوە لەو شوێنانە دەنازەم ناوی چییە درختی هین ئەمە ژەر پێما نرخەکە شێرزانە زۆر زوو ئەو شوێنە سەوزەکات دووسێ نوع لەمەلەوەمان هەیە جاران لاولاویان پێودەوەی ئەچێت بەڵێ ئەزام ینی با بڵێن هەنێکیان هەیە بۆ بەداخۆل زۆر مەرج نییە نەمان بێت ینی ئەمە زۆر زۆر جوانە تەواو ینی ئێستا با بڵێن ئەو شتانەیە چەنە من ئیخساسەکەم کشتتوکاڵی نییە بەڵام پەنجەخانم هەیە پەنجەخانم هەیە و یاسەمین هەیە و بەداخەوە مەوزۆعی جەهەنەمی هەیە بگاوی لێ پێڵەن ئەوە بۆ جەوی سار نابێت لە جەوی ساردا هینە بێ هەر خۆی ناوەکەی خۆی کاڵە جانەمی حەزی لە جەوی زۆر گەرمە ینی جەوێک شیار و گەرم و ئەو شتانە گەسەیەکی لە وڵاتی تورکیا لەو شوێنانەی کە تۆزێ گەرمە و ڕتوبەی هەیە ینی بۆ بەدارێکی تەواو بیناکەی داپۆشیوە بەڵام وەک وتمان پەنجەخانم بە وڵاتی ئێمە زۆر هینە لەگەڵ یاسەمینە ئەمانە هەمووی شتی متەسەلیقان بەڵێ ئەکرێ ئەو شتەش پێما بێت ئەو خانوانی کە سەوزایی زیاتر یاخود ئەو شۆق و باڵەخانانە زیاتر نرخەکانیشی گرانترە بە دڵنیایی لای خەڵک زیاتر مەرغوبترن یعنی هەر خۆتان سێرێکی کەن ئەو پرۆژە نیشتە جێبوونانەی کە ڕێژەی سەوزاییان زیاترەوە بە شێوەیەکی جوان دیزاین کراون جێبەجێکراون بە دڵنیایی ساری یەکەکانیان زۆر زیاترە لەوانەی کە ئیتیمامیان نیاوە لە کاتێکە ئەم کەسە وەبەرهێنە یعنی با بڵین ئەگەر ئەقلی وەبەرهێنەکە وا بیرکاتەوە ئەگەر لەسەر یەک باڵەخان ینی لەسەر یەک شوقە $1000 زیاد بکە و دڵنیام لەوەی خەڵک هەر ئەیکڕێ بە $1000 بەڵام سەوزایەکی زۆر هینەکە وە ساری یەکەکانیشی زیاتر بەرزە بێتەوە ینی پارەی دوو شوقە لە شوقەکان سێ شوقە لە شوقەکان لە سەوزاییە سەر بکەی زیاتر لەوەی کەینە بۆی کە دیمەنێکی جوانتری هەبێ ڕاستە زۆر باشە کاتمانەوە ڕۆستا ئەگەر شتێکی دیکەت مابێ خۆ داماژی پێکە بیرمان چوو بێ دێمە وەڵام من بەس تەمەنای ئەوە کەم ینی لە چەند ساڵی داهاتوە شار بە سەوزتر ببینین وڵات بە سەوزتر ببینین نەک لە هەر لە سلێمانی لە شارەکانی هەولێر و دووەک و کەرکووک و شارەکانی تری کوردستان سەوزایی زیاتر ببینین و بێ بە کلتورێک و دارمان خۆش بێ و سەوزاییمان خۆش بێ خەڵک بەس ئێمە تەنهاوە زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کاک سالار سەلام هەندە زەریا خۆ بەخێر بێ سپاس بۆم دەرفەکە